بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتانش ئێمڕۆ جومعە 20 ڕەشەمەی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 11 مارسی 2022 زیایینی وێڕای هاوڕێیانی هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە ڕێگای بەرنامەی ڕاوێژ بە شێوەی ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. هەروەک ئاماژەم پێدا ئەم بەرنامە هەموو ڕۆژانی جمعە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت. ئێوەی ئازیزیش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 2046 1970 61 67 64 بێنە سەر هێڵ یان بە شێوەی کورتەنامە نەزەر و بۆچوونتان لەسەری تەوەری بەرنامەکە یا هەر گوزارش و راپۆرتێک کە خۆتان پێتان باش پێ و بەدەست ئێمەی بگەین. پێشتر ئێمە لە ئافیشێک یا لە تەبلیغاتێک بڵاومان کردەوە کە ئەم بەرنامە چتەوەرێک لە خۆ دەگرێت. توان کە یەکیان راپۆرتێکمان دەبێت لەسەر بەڕێوەچوونی مەراسماتی 8 مارس لە ئێران و بەتایبەت شارەکانی کوردستان کە بەدەست ئێمە و بەتایبەت تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەیشتووە بۆتان دەخوێنینەوە. پاشان یادێکمان دەبێت لەسەر هاوڕێیانی گیانبەخکردومان لە گوردانی شوان. ئێستا تەوەرێکی گرنگ کە لەم دوو-سێ ڕۆژەدا بەدەست تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەدەست هاوڕێیانمان گەیشتووە ئەویش ئەوەیە کە فۆرمێک لەلایەن سوپای پاسدارانەوە یا دام و دەستگای کۆماری ئیسلامی بڵاو بۆتەوە یا مۆڵەتنامەیەک کە مەرجە بۆ ئەوەی کە ئەو کەسانەیانەوێت پێشوازی لە نەورۆز و ساڵی نوێ هەتاوی بکەن پێشترە بێ ئەو مۆڵەتنامەیان هەبێت. لەو مۆڵەتنامە هەندێک شەرت و شروتی تایە. ئێمە ئەمڕۆ پێمان باش بوو لەم بەرنامەیە بە پێی کات باسێکیش لەسەرەوە بکەین و داواشمان لە هاوڕێ حەسەنی ڕەحمان پەنا کردووە بێت بەشداری ئەم تەوەرەمان بێت. لە درێژەی بەرنامەکە و دوای دوو تەوەری یەکەمی بەرنامە چاوەڕوان بن کە باسێکیش لەسەر ئەوە دەکەین. پێشتر بارچینە سەر 8 مارس. هەروەک ئاگادارن 8 مارس ڕۆژی جیهانی ژن بە شێوەیەکی بەربڵاو ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی پێشوو لە ئێران و کوردستان بەڕێوەچوو. لە شارەکانی کوردستان بەتایبەت لە سنە و سەقز و مەریوان و بانە لە چەند شوێن و لە چەند ڕۆژی دەوروبەر پێش لە 8 مارس و دوای 8 مارسیش ئەم ڕۆژە بەڕێوەچووە. هەر ئەمڕۆ راپۆرتێکمان بەدەست گەیشتووە گزارشێکمان بەدەست گەیشتووە کە گروهی کێونەوەردی چلچەمە ئەگەر هەڵە نەبم بەڵێ بەدەستمان گەیشتووە هەندێک ڤیدۆ و عەکسیان بۆ ناردوین کە مەراسمی 8 مارسیان ئەمڕۆ لەوێ بە شێوەیەکی بەرین زۆر باش بەڕێوە بردووە. هەوڵ دەدەین چاوخشانێکمان پێ ببێت بەسەر ئەو مەراسمانە و بە کورتی هەواڵەکانی بڵاو بکەینەوە. پێش لەوەی کە پشینە سەر ئەوانەی ڕۆژانی ڕابردوو با باس لەوەی ئەمڕۆ بکەین لەو ئازیزانەی کە لەگەڵ گروهی کێونەوەردی چلچەمە لە ئەترافی سنە چوون ئەو مەراسمەیان بەرگوزار کردووە پێش لە هەموو شتێک ماندوو نەبوونیان لێکەین بە راپۆرتەکەی وەکو ئەوەی کە هاتووە و بڵاو بۆتەوە پێشکەش بە ئێوەی خۆشەویستی بکەین. دیارە راپۆرتەکە بە فارسی هاتووە منیش هەوڵەدەم ئەم راپۆرتەی کە ئەمڕۆ هاتووە بەدەستمان گەیشتووە بە فارسی بە زمانی فارسی پێشکەشتانی بکەم و بۆتانی بخوێنمەوە. طبقەیەک گزارشێ دەریافتی امروز جمعه 20 اسفند ماه گروه کوهنوردی و زیست محیطی چلچمه مراسم باشکوهی را به مناسبت 8 مارس روز جهانی زن در اطراف سنندج برگزار کردند. مراسم با 1 دقیقه سکوت به یاد جانباختگان راه آزادی و برابری انسانها و به یاد زنهایی که به خاطر سنت‌های ارتجاعی و مردسالارانه جان خود را از دست دادند شروع شد. سپس سخنانی از طرف یکی از زنان حاضر ایراد شد که به بحث پیرامون روز جهانی زن و حق و حقوق زنان در جامعه و همچنین مبارزه بر علیه تبعیض جنسیتی و خشونت علیه زنان و محکوم کردن قتل‌های ناموسی
اختصاص یافت. همچنین قطعنامه گروه چلچمه در خصوص 8 مارس روز جهانی زن توسط یکی از زنان حاضر در مراسم قرائت شد. در مقدمه قطعنامه به ضرورت اتحاد جنبش زنان با جنبش کارگری و همچنین آزادی فعالین جنبش زنان و فعالین کارگری دربند تاکید شد. در آخر سرود 8 مارس به صورت جمعی خوانده و مراسم با رقص و پایکوبی در میان شادی حاضرین پایان یافت. زۆر سپاس لەو بەڕێزە کە ئەم راپۆرتەی بۆ ناردوین. دەستخۆشی و ماندوونەبوون لە گروهی چلچەمە و بەشداربوانی مەراسمی 8 مارسی ئەمڕۆ لە دەوروبەری سنە دەکەین. پیرۆستان بێت. جگەلەوە پێشتر لە ڕۆژانی ڕابردوودا و پێش 8 مارس چەند مەراسمی دیکە هەر لە شاری سنە بەڕێوە چوو. دانێکیان ڕۆژی چوارشەممە 18 ڕەشەمە یاواتە 18 ئیسفەند کۆمەڵێک لە ژنان لە دەوروبەری سنە ڕۆژی جیهانی ژنیان بەرگوزار کردووە. لەم مەراسمەدا یەکێک لە ژنان بە نوێنەرایەتی لە باقیەکەی باسێکی لە بەوردی سیستەم و نابەرابەری و خشونەت لە دژی ژنان وتوەتەوە. خشونەتێک کە هەر ژن لە ئێران و زۆرێک لە وڵاتانی تر تەجروبەی دەکەن. لەوانە کوشتن، سووتاندن، خۆکوژی یا ئازار. سخەڕانەکە لە کۆتاییە ڕایگەیاندووە کە تەنیا لە ڕێگای مبارزەی تودەیی و پەرەپێدان دەتوانێت هەنگاو عملیەکان بۆ لابردنی ستەمی جنسیەتی شکڵ بگرێت. ڕۆژی سێشەمبە هەر لە شاری سنە لەسەر کێوی ئاویەر. سێشەممە 17 ئیسفەند کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە سەر قولەی ئاویەر مەراسمێکیان بە بۆنەی 8 مارسەوە بەڕێوە بردووە. لەو مەراسمەشە جگە لە قسەباس لەسەر مێژووی 8 مارس و کێشە و گرفتەکانی ژنان و ئەو خشونەتانەی لە دژی ژنان بەکارەبرێ لە کۆتاییدا بە بڵاوکردنەوەی شیرینی و ڕۆژی جیهانی ژنیان بە یەکترین تەبریک وتووە. هەردووبارە لە سنە ڕۆژی 15 ڕەشەمە یا 15 ئیسفەند کۆمەڵێکی تر لە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب ڕۆژی ژنیان بەرگوزار کردووە. مەراسمەکەیان بە دەقەیەک بێدەنگی بۆ یادی هەموو گیانبەختوانی ڕێگای ئازادی و بەرابەری دەست پێ کردووە و دوای ئەوەش شیعرێکی ئینقلابی لە وەسفی مبارزە و تێکۆشانی ئازادی خوازانەی ژنان وتوەتەوە. دوای ئەوەش قەتعنامەیەکیان بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن خوێندووەتەوە و بڵاویان کردوەتەوە. لە کۆتاییدا بە دانی شوعار لە دژی نابەرابەری جنسیەتی لە دژی سیستمی پیاو سالارانە و نظامی سەرمایەدارانە و مەذهبی لە ئێران دوای ئەوەختێل بۆ ڕێزیان گرتووە لەوانەی کە هەنگاو ئەنێن لە ڕێگای ئازادی و بەرابەری ئینسان و داوای هاودڵی و حمایەتی باقی جوڵانەوە کۆمەڵایەتەکانیان لە سنا لەگەڵ خۆیان کردووە. مەراسمێکی تر لە شاری مەریوان بەڕێوە چووە. ڕۆژی دووشەممە 16 ئیسفەند کۆمەڵێک لە ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە شاری مەریوان بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنیان لە ناو شاری مەریوان جێژن گرتووە. هەر بە بۆنەی 8 مارس لە مەریوان مەراسمێکی تر بەڕێوە چووە کە ئەمیش گزارشەکەی ئاوا هاتووە کە کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خواز لە دەوروبەری مەریوان مەراسمی ڕۆژی جیهانی ژنیان بەڕێوە بردووە. لەم مەراسمەدا قەتڵ و کوشتن لەسەر ناموس مەحکوم کراوە و خوازیاری دنیایەکی بەدوور لە چەوسانەوە و ستەم بوون. بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی جیهانی ژن لەلایەن ژنان و پیاوانی ئازادی خواز لە شاری سەقەس ڕۆژی یەکشەممە 15/12/1400 واتە 15 ڕەشەمە
کۆمەڵێکی زۆر لە ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز لە شاری سەقز بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن ڕاستمێکیان بڕێوە بردووە. بەڕاستمەکە سەرەتا لەلایەن کەسێک لە بەشدار بووان بە دەستپێکردنی مێژوو 8 مارس پاشان چەند کەسێک لەوان لەسەر کێشە و گرفت و ئاریشەکانی ژنان کە ئێستا لە کۆمەلگادا ڕوبەڕووی دەبنەوە چەند وتەیەکیان پێشکەش بە بەشدار بووان کردووە. پاشان ڕاستمەکە لە ناو شادی و خۆشی و بە بڵاوکردنەوەی شیرینی و یاد و بیرەوەریەکانی ژنانی گیانبەخکردووی ڕێگای ئازادی و بەختەوەری ئینسان کۆتایی پێهاتووە. لە شاری شنۆش بە بۆنەی 8 مارسەوە مراسمێک گیراوە. بە پێی ئەم راپۆرتە کە بەدەست ئێمە گەیشتووە ڕۆژی سێشەممە 17 ڕەشەمە کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خوازی شاری شنۆ بە بۆنەی 8 مارس لە یەکێک لە کێوەکانی دەوروبەری شاری شنۆ لە دەوریە کۆبوونەتەوە و مەراسمێکیان بەم بۆنەوە گرتووە. بەشداربووان لە مەراسمە لە دەستدابوونی بنێری بە بنێرەکان یا شعارهایەک بە ناوی ئازادی ژن ئازادی کۆمەلگایە و بە یادی 8 مارسیان جێژن گرتووە و ئەم ڕۆژەیان ڕێز لێگرتووە. سپاس بۆ ئەو بەڕێزانەش لە شاری شنۆ کە بوێرانە و لەم شەرایەتەیە 8 مارسیان بڕێوە بردووە. لە شاری بانە ڕۆژی دووشەممە 16 ڕەشەمە کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خوازی ئەم شارە بە بڵاوکردنەوەی شیرینی لە ناو شار 8 مارسیان جێژن گرتووە. دیارە چوونەتە ناو شار و شیرینیان بڵاو کردوێتەوە و پیرۆزبایی ئەم ڕۆژیان لە خەڵکی ناوشاری بانە کردووە. لەم راپۆرتەیە هاتووەڵێ کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خوازی بانە بەدانی دروشمگەلی وەک پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن و ئەو نوسخانەیان لە ناو پاکەتە شیرینەکان داناوە و لە سەدحی شارە بڵاویان کردوێتەوە. ئەوان نووسیوە کە لە بەستەکانی شکولات و بڵاوکردنەوەی ئەوان لە گەڕەکەکانی بۆیەن، کەمەربەندی، خیابانی بیمارستان، مەیدانی کرێکار، فەلەکەی ساعات، سەرپرد و هەروەها شاری سەنعەتی و چەندین پاساژ و باشگای وەردەشی ئەم ڕۆژەیان پیرۆز گرتووە و بتویانە کە لەگەڵ ئیستیقباڵێکی وەسیعی خەڵک بەڕەو ڕووبوونەتەوە. پامێکمان بۆ هاتووە هەر ئێستا لە سەقز جارێکی تر 8 مارسیان پیرۆز وتووە و ئەوای نووسیەوە نووسێتی 8 مارس روز جهانی زن را به زنان انقلابی و کمونیست که در صفوف پیشمرگان کماله و حزب کمونیست ایران هستند تبریک میگوییم و همچنین یاد و خاطرات زنانی که در این راه جان خود را از دست دادند را گرامی می‌داریم. سپاس بۆ بینەرەمان لە شاری سەقزی خۆشەویست. راپۆرتێک لە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی ژن لە شاری نەغەدا. بەپێی راپۆرتێک کە ڕۆژی سێشەممە 17 ڕەشەمە مراسمێک لە بۆ پیرۆزڕاگرتنی ڕۆژی جیهانی ژن بە بەشداری کۆمەڵێکی زۆر لە ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی تەڵەب لە شوێنێک لە شاری نەغەدا بەڕێوە چووە. مەراسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەستی پێکردووە. پاشان بۆ یادی هەموو ئەو ژنان و پیاوانی گیانبەختکردوو بەتایبەت ژنانی قوربانی قەپڵە ناموسیەکان و فەرهەنگی دواکەوتوویی پیاوسالارانە 1 دقە بێدەنگی ڕاگیراوە. لە درێژەدا تعدادێک لە بەشداربووان لە بابەت مێژوو و تایبەتمەندیەکانی مبارزاتی ژنان و بۆ پیاکردنی ڕێگا مبارزە لە دژی فەرهەنگی دژە ژن و پیاوسالارانە و مەسەوی قسەوباسێکیان پێشکەش کردووە. لە کۆتاییدا ئەمانش قەتعنامەیەکیان خوێندوێتەوە
و تەسویبیشیان کردووە و لە کۆتاییدا بە قەتع شعرێک و مەراسمەکە بە بڵاوکردنەوەی شیرینی لە ناو حەزرین و بەشداربووانە کۆتایی پێهاتووە. سپاس و ماندوو نەبوونی لەو بەڕێزانەی کە لە شاری نەغەدا بەرەو پیری ئەو ڕۆژە چوون. هەردووبارە لە شاری بانە راپۆرتێکی ترمان بەدەستگەیشتووە کە ئەو ڕۆژی شەمبە 14 ڕەشەمە ئەم مەراسمە بەرگزار بووە. نووسێتی ئەم مەراسمە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جینی کرێکار دەستی پێکردووە و پاشان دەقەیەک بێدەنگی و هەموو ڕێزگرتن لە هەموو گیانبەرکردوانی ڕێبازی ئازادی و یەکسانی ئینسان. پاشان مختەسەرێک لە مێژووی 8 مارس خوێندراوەتەوە و ئەو ستەمانە ئەو خشونەتانە کە لە دژی ژنان لە ڕۆژە لە کۆمەلگا و لەلایەن سیستمی دەسەڵاتەوە ژنان بەڕەو ڕووی دەبنەوە باسی لێکراوە تاوتوێ کراوە و ڕێگای مبارزەیان لە دژی ئەم وەزعە خوێندووەتەوە قسەیان لەسەر کردووە وەسخۆڕانیان بۆ کردووە. دوایەوە لە کۆتاییدا ئەمانیش مەراسمەکەیان بە خوێندنەوەی سرود و شێعر و پاشان بڵاوکردنەوەی شیرینی و هەڵپەرکێ کۆتایی پێهێناوە. لە شاری ورمێ خۆشەویستیش مەراسم گیراوە. ئەم مەراسمە بە هەواڵەکە ئەوە هەتواڵێ بە پێی هەواڵی گەیشت و ژمارەیەک لە چالاکوانانی ژن و پیاو لە شاری ورمێ ڕۆژی جیهانی 8 مارس ڕۆژی ژنانیان لە تەواوی ژنان و پیاوانی ئازادی خواست پیرۆز کرد. بەشدار بووان بە دەستەوەگرتنی تراکت و وتنەوەی دروشمی ڕۆژی 8 مارسیان لە تەواوی ژنان و پیاوانی ئازاد و یەکسانی خواست پیرۆزبایی کرد. بەشداربووانی ئەو چالاکیە ڕایانگەیاند دەبێت پیاوانیش شان بە شانی ژنان لەم ڕۆژەدا بۆ ئازادی ژن تێبکۆشن چونکە ئازادی کۆمەلگا لە پێناو ئازادی ژندایە. هەواڵێکی تر لە بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی جیهانی ژن لە تاران. ڕۆژی سێشەممە 17 ڕەشەمە کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خواست لە تارانیش بە بۆنەی گەیشتنی 8 مارس ڕۆژی جیهانی ژن مەراسمێکیان لە دەوروبەری شاری تاران بەڕێوە بردووە. بەشداربووان لە مەراسمەیە بە شعار و بە مەزموونی یاساکانی دژی ژن قوانین زەردەزەم قاتل خواهرێمەند بە فارسی ئاوای نووسیوە و همچنین عکس زنان و دخترانی که طی سالهای اخیر به بهانه ناموس توسط افراد خانواده خود به قتل رسیدن کشتن زنان را به هر بهانه و زیر لوای هر نامی محکوم کردند. مجموعه راپۆرت بوو دیارە زیاتر لەمانە بوو کە من پێشکەش پێوەم کرد لە گۆشە و کەناری کوردستان بەشێکی ئێژگار زۆری بەدەستێمە نەگەیشتووە بەشێکیشی لە گۆشە و کەنار بە شێوەی چکۆلەتر یا گەورەتریش بەرگوزار بوو و تا ئێستا راپۆرتەکانی بڵاو نەبووتەوە. لە هەر حاڵ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر ئەم ساڵ شکۆلاتر لە ساڵانی پێشووتر مەراسمەکانی 8 مارس بەڕێوە چوو. جارێکی تر 8 مارسان لێ پیرۆز بێت. هیوادارم ئەگەر ئیجازە بدەن دوو پامیشم هەر بم بۆنەوە بۆ هاتووە با بیخوێنمەوانێ لە منتەقەی کەڵات تەرزانی سەر بە شاری سنە. توێتی 8 مارس ڕۆژی جیهانی ژن ڕۆژی دەنگ هەڵبڕین و هەنگاو هەڵگرتنە. 8 مارس پیرۆز بێت لە ئاوایی دانە کەمانگەر ناوچەی کەڵات تەرزان. زۆر سپاس بۆ بەڕێزەی کە پەیامی پیرۆزبایی نارد. بەڵێ بڕێکیش وێنەی بەڕێوەچوونی 8 مارسمان لە شارەکانی کوردستان هەرێستا لەلایەن بینەرانەوە بەدەستمان گەیشتووە. ئێمە هەوڵ دەدەین لە کەناڵەکانی تر لە سایتەکانی سەر بە ڕاگەیاندنەکانی کۆمەڵە حتمەن بڵاویان دەکەینەوە دەیانگەێنینە دەست ئەوان. ڕفیقێکمان لە بەرنامەکە سپاسی کردوون دەستخۆشی لێ کردوینی برازی محەبەتی کردووە
ئێمەش سپاسی خۆمان ئاراسی ئەو بەڕێزاکەین لە شاری سەقز پێڵێن بە بۆنەی ئێوە ئێنەرژیەگرین زۆر سپاس هەوڵە دێن ئەم بەردامە ئیدامەدار بێت و ئەمەش بە هاوکاری ئێوەی خۆشەویست حتمما بەرەو پێشەچێت زۆر سپاس دەکەم بەڕێزێکی تر لە شاری شنۆوە هەرێسا پەیامی نردووە ئەویش دەستخۆشی کردووە لەوانەی کە هەشتی مارسیان بە شێوەیەکی بربڵاو لە شار و دێهاتەکانی کوردستان بەڕێوە بردووە و نسبەتی جارێکی تر هەشتی مارس پیرۆز بێت لە شاری شنۆوە سڵاو و ڕێز و خۆشەویستی ئێمەش بۆ ئەم ئازیزە لە شاری شنۆ و باقی دانیشتوانی شاری شنۆی ئازیز زۆر سپاس دەکەم ڕفیقێکی تریش بەڕێزێک بینەرێکی تریش لە سنەوە ئیبرازی لوتفی کردووە دەستی خۆش بێت زۆر سپاس جارێکی تر سپاس و ماندوو نەبوونی بۆ ئێوەی ئازیز کە مەراسماتی هەشتی مارسان شکۆدار بەڕێوە برد بە هیوام هەنگاوێک ئەمە هەنگاوێک بێت بۆ بەرەو پێشچوون بۆ دژایەتیکردن لەگەڵ سیستمی پیاومەزنی و نزیکبوونەوە لە دنیایەک کە تایە ئینسان سەروەر بێت کلیپێک ببینن هەموو هاوڕێن بە یەک ئاواز ئازادی دەکەین بەڕێباز بۆ دادپەروەریبانیان بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێین ناهەرگیز بۆ ستەم نەبۆژینێکی بێبەرهەم هەشتی مارسی شەی ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبابە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی کە و ژند و بوو ناوەرێ بۆ یەکتری گرنگ و سەروەرێ بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بەنگان بەگشت دنیاداگا هەشتی مارسی شەی ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی ساڵانێکە دوایین ڕۆژەکانی زستان و کاتی هاتنی وەرزی بەهار و ساڵی نوێ بۆ ئێمە و جەماوەری خەڵکی ڕەنجدیت و ستەم لێکراو و بیرهێنەرەوەی کارە ساتێکی گەورە و تراژیدیەکی ئینسانی و خەم و ماتەمینێکی زۆرە 34 ساڵ لەمەوبەر هاوکات لەگەڵ دوایین مانگەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق ناوچەی دەشتی شارەزور لە کوردستانی عێراق بوو بە مەیدانی شەڕێکی خوێناوی کە تێیدا هەزاران کەس لە خەڵکی بێدیفاعی دانیشتووی ئەم ناوچەیە بە ژن و پیا و منداڵ و پیر و لاو بەهۆی بۆمبارانی شیمیایی ئەرتەشی جەنایەتکاری ڕژیمی عێراق گیانیان بەخت کرد. لەو نێوەشدا کۆمەڵە کە لە ماوەی 8 ساڵ شەڕی وێرانکەری ئێران و عێراقدا
دژ بەم شەڕە کۆنەپەرستانەیە هەڵوێستی گرتبوو بەردەوام هەوڵی دەدا خۆی لە مەیدانەکانی بەدوور ڕابگرێ ئەم جارەیان و هاوچارە نووس لەگەڵ خەڵکی ستەم لێکراوی ناوچەکە کەوتە داوی ئەو شەڕە و خەسارێکی گەورە و گرانی وێکەوت. لەو ساڵانەدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە چەندین خاڵی لە کوێستانەکانی سنووری نێوان ئێران و عێراقی کردبووە شوێنی پشودان و هێزگرتنەوە. ئاوایی بیارە یەکێک لەو شوێنانە لە ناوچەی هەورامان بوو کە گوردانی شوان تێیدا جێگیر بوو. ڕۆژی 25 ڕەشەمەی ساڵی 1366 هاوڕێیانی ئێمە ئاگاداری جم و جۆڵی تازەی هێزەکانی کۆماری ئیسلامی لەو ناوچەیە بوونەوە. ئەگەری سەرهەڵدانی شەڕێکی قورس یەکجار لەسەری بوو. لەلایەن فەرماندەی نظامی کۆمەڵە و کومیتەی ناوچەی سنە وێڕای پەیوەندی لەگەڵ فەرماندەی گوردانی شوان فەرمانی پاشەکشە و چۆڵکردنی بیارە بەو هاوڕێیانە درا. هاوڕێش کوڕڵای خێرابادی فەرماندەی گوردانی شوانی واستۆ بوو. یەکێک لەو ڕێگایانە لە مەسیری بەرەکانی شەڕەوە تێپەڕدەبوو و بەهۆی ئەوەی کە ناوچەکان شاخاوی بوون و لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە داگیر کرابوون تێپەڕین لەو ڕێگایە مەترسیدار بوو و تەنیا بە هاوکاری هێزەکانی بەرەی کوردستانی عێراق لەوانە بوو جێبەجێ بووایە. ڕێگایەکی دیکەش بە مەسیرێکی دەشتاویدا دەڕۆیشت کە ئەگەرچی وێ دەچوو ئەمنتر بێت بەڵام لە ڕاستیدا لە تیڕەسی دوژمن بوو و لە سووچی هێرشەکەی ئەواندا بوو. هاوڕێیانمان بۆ پاشەکشە سەرنجام بڕیاریاندا کە بە ناوچە تەخت و دەشتاویەکاندا پاشەکشە بکەن. پاش ئامادەبوون و ئارایشی نظامی پێویست بەرەو ئاواییەک بە ناوی عەنەب بەڕێ دەکەون. لە نزیک ئەو شوێنە دەبینن کە هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە هاوکاری هێزەکانی بەرەی کوردستانی عێراق بەشێکی بەرین لە ناوچەکەیان داگیر کردووە و ئەو پردە سەرەکیەش کە دەبوایە بەسەریدا تێپەڕبایان لەلایەن ئەو هێزانەوە خاپوور کراوە. بەڕووخانی ئەو پردە ئیتر ڕێگایەک نەمابوو مەگەرەوەی کە لە دەریاچەی سیروان تێپەڕبایان. هاوڕانی گوردانی شوان ناچار بوون بڕۆنە ناو ئاوایی عەنەبەوە و بە شێوەی نهێنی لە چەندین جێگا جێگیر بوون تا ئەوەی کە لەگەڵ تاریکبوونی هەوا لە دەرفەتێکی گونجاودا درێژە بە مەسیری پاشەکشەکەیان بدەن. ئەو ڕۆژە هەتا ئێوارەیە لەوێ دەمێننەوە، بەڵام مانەوەیان لەوێ هاوکاتە لەگەڵ بۆمبارانی شیمیایی هەڵەبجە و بە هۆی بڵاوبوونەوەی گازی ژەهراوی لە گشت ناوچەکە ژمارەیەک لە هاوڕێیان بە سەختی و ژمارەیەکیشیان تا ڕادەیەک مەسموم ببوون. لەلایەن کومیتەی ناوچەی سنەوە لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان پەیوەندی دەگیرێت و پێیان دەوترێ کە بەرەو دەریاچەی سیروان حرەکەت بکەن تا لەلایەن ئەو بەلەمانەی کە پێشتر ئامادەکرابوون ئەوان لە دەریاچەکە تێپەڕێن. هاوڕێیانی گوردانی شوان تا تاریکبوونی هەوا ڕاوەستان. لەگەڵ تاریکبوونی هەوا هاوڕێیانمان بەرەو کەنارەکانی دەریاچەی سیروان وەڕێکەوتن. لە بارودۆخی ئاساییدا بۆ تێپەڕبوون لەو مەسیرە تەنیا 2 سەعات پێویستە، بەڵام لەو بارودۆخە مەترسیدارەدا ئەو مەسیرەیان بە 8 سەعات تێپەڕاند و سەرنجام بەداخەوە نەیشیان توانی خۆ بگەیەنە شوێنی دیاریکراوی هاوڕێیانی کومیتەی ناوچە. لەو نێوەدا و لەو بەری دیکەی دەریاچەکەوە گوردانی دیکە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنەوە و ژمارەیەک لە بەرپرسانی نوێنەرایەتی کۆمەڵە لە عێراق بە پەلەو بێقەرار بۆ یارمەتی و دەرباسکردنی گیانی هاوسەنگەرانی خۆیان ئامادەی هەر جۆرە چالاکی و پیداکاریەک بوون. ئەو ئازیزانە حدودی 20 دقیقە لەگەڵ دەریاچەکە مەودایان بوو، بەڵام بەهۆی ئاشنانەبوون لەگەڵ ئەو ناوچەیە و تاریکی هەوا شوێنی دیاریکراویان نەبینیەوە. بە مەبەستی پەیوەندی و یارمەتیدانی زیاتری هاوڕێیان بەلەمێک بە 5 سەرنشینەوە بەرەو ئەو بەری دەریاچەکە نێردرا، بەڵام پێشەوەی ئەم بەلەمە بگاتە کەنار ئاوەکان دەکرێتە ئامانجی هێزەکانی کۆماری ئیسلامی. بەلەمەکە تێک دەشکێت 4 کەس لە هاوڕێیانمان گیان بەخت دەکەن و یەکیشیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەدیل دەگیرێت. کاتێک ئەو هاوڕێیانەی یارمەتیدەر ئاگادار دەبنەوە
کە بەلەمەکە نەیتوانیوە بە سڵامەت خۆی بگەێنێتە ئەو بەری دەریاچەکە بۆ جارێکی دیکە ڕێنوێنی بە هاوڕێیانی گوردان شوان دەدرێت کە خۆیان بگەێننە خاڵێکی دیکە لە کەنار ئاوەکە. دەبەلەم بۆ گواستنەوە و تێپەڕاندنی هاوڕێیان لە دەریاچەکە ئامادەکرا بوو. هاوکات هێزەکانی پێشمەرگە ئاڕایشی پێویستیان بۆکردنەوەی ڕێگاو بەرپەرچدانەوەی هێرشی هێزەکانی ڕژیم بە مەبەستی پاراستنی گیانی هاوڕێیان و ئەنجامدانی عملیاتی گواستنەوە بەخۆ گرتبوو. لەو نێوەدا هاوڕێ شکوڕەڵا خێرابادی فەرماندەی گوردانی شوان هاوڕێیانی نیشتەجێ لەو بەری دەریاچەکە ئاگادار دەکاتەوە کە چەند واحیدێک لە هاوڕێیانی گوردان لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی تێک هەڵچوون هاتوون. پاش تێپەڕینی نیو سەعات دوایین پەیوەندیەکان لە نێوان فەرماندەی هاوڕێیانی دووبەری دەریاچەکە دەگیرێت و پاشان بۆ هەمیشە پەیوەندیەکە لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان دەپچڕێت. وردە و لەگەڵ تێپەڕینی کات معلوم بوو کە هاوڕێیانی گوردانی شوان لەو بارودۆخە یەکجار سەخت و دژوارەدا بەتایبەت لەبەر مەسمومبوونی ژمارەیەک لە هاوڕێیان بەهۆی بۆمبارانی شیمیاییەوە نەیانتوانیوە خۆ بگەێننە کەناری دەریاچەی سیروان و شوێنی دیاری کرا و هەر بۆیە لە ناو قامی شەڵانەکانی دەوروبەری دەمێننەوە. لەو کاتەدا هێزەکانی کۆماری ئیسلامی کە بەلەمەکانی یارمەتیدان دەبینن بەوە دەگەن کە ڕەنگ بێ واحیدێک لە هاوڕێیان لەو ناوچەیەدا گیریان کردبێ. بەو هۆیەوە ژمارەیەکی یەکجار زۆر لە هێزەکانی دوژمن لە دەوروبەری شوێنی جێگیربوونیان کۆ دەبنەوە و پاشان لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان تووشی تێک هەڵچوون دێن و ئەو کارە ساتە دەخڵقێت. بەم جۆرە خوێنی هاوڕێیانی گوردانی شوان لەگەڵ خوێنی هەزاران کەس لەگەڵ خەڵکی ستەملێکراوی هەڵەبجە تێکەڵ بوو لاپەڕەیەکی دیکەی بە مێژووی پڕ لە جەنایەت و خوێن ڕێژی حاکمانی سەرمایە زیاد کرد. 12 کەس لە هاوڕێیانی گوردانی شوان لەلایەن دوژمنەوە بەدیل گیران. 11 کەسیان پاش چەند مانگ ئەشکەنجەی فراوان و مقاومەت و خۆڕاگری لە بەرامبەر ئەشکەنجەگەران و دیفاع لە ئامانجە کۆمونیستەکانیان سەرنجام لە جەرەیانی کوشتار و قەتڵعامی سەرتاسەری بنکراوانی سیاسی لە هاوینی 1367دا لە زیندانی سنە ئیعدام کران. لەو کارە ساتەدا سەرجەم 69 کەس لە ئازیزترین هاوسەنگەرانمان گیانیان بەخت کرد. ئەو هاوڕێیانە لە زومڕەی لا یەکترین ئەندامان و کادرەکانی پێشڕەوی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بوون کە لە جەرەیانی شۆڕشی ساڵی 57 و یان ساڵەکانی پێشتر هاتبوونە ناو گۆڕەپانی خەباتەوە و بە دڵێکی پڕ لە خۆشەویستی و ئامانجی ڕزگاری کرێکاران و بێبەشان و دامەزراندنی دنیایەکی بێستەم و چەوسانەوە بێعیداڵەتی وێڕای بەرزکردنەوەی دروشمی بژی سۆسیالیزم گیانی ئازیزیان بەخت کرد. سیروان بمواد گیانە نوخما سارم کات با سیروان بمواد گیانە نوخما سارم کات تێکەڵ بە باڵای ئەرێ نازارانم کات تێکەڵ بە باڵای گیانە نازارانم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە. دەشتی بیارە
سیروان دەشتی بیارایە وەی ئاوەکەی سیروان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێم مەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە سیروان بمواد یانە شاهۆ بەڕێم کات با سیروان بمواد یانە شاهۆ بەڕێم کات دەشتی شارە زور گیانە خێراتم کات دەشتی شارە زور گیانە خێراتم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێم مەهێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە دەمۆی دەمۆی بەهار ماتەمی کەوتە ناو ڕەنگی زەردا بە گریانە هەوربای سەحرای سەردا پەڕەندە لە هەردەی دڵی پڕ لە دەردا ئاخ حەکیمێ حەکیمێ بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی پێشکەشتانکرا چۆنیەتی کارەساتی هەڵەبجە و کوردانی شوان بوو بە کورتی بۆ مانگەڕانەوە کارەساتەکە چۆن و چۆن ڕوویدا بەڕێزێک لە نەوەڕا وێنەیەکی هەڵەبجە و کوردانی شوانی بۆ ناردین و یادی هاوڕێیانی کوردانی شوانی بەرز ڕاگرتووە ئازیزێکی ترمان بە ناوی شەوگار لە منتەقەی کەڵاترزان نووسیوێتی کوردانی شوان و پەیوەندی قوڵی ئەم ئازیزانە لە ناو منتەقەی کەڵاترزان و دەوروبەری شاری سنە لەبیر ناکرێت یادیان و ڕێگایان تاگەیشتن بە ئامانجەکانیان بەرز ڕادەگرین سپاس بۆ بەڕێز شەوگار بەڕێزێک نووسیوێتی سڵاو بۆ خۆتان و بەرنامەکەتان دەستان خۆش بێت لە هەورامانی سەربەرزەوە و یادی هاوڕێیانی کوردانی شوانی بەرز نرخاندووە ئازیزێکی ترمان لە شاری سنە وێڕای دەستخۆشی لە هەموو هاوڕێیانی بەرنامەی ڕاوێژ ئێمەش لە شاری سنەوە یادی هاوڕێیانی کوردانی شوان بەرز ڕادەگرین و بەڵێن دەدەین درێژە پێدەری ڕێگای پڕ لە شانازیان بین بەڕێزێک لە شاری بانا پەیامی ناردووە دەچێتی تەنیا ڕێزگرتن لە یادی ئازیزی کوردانی شوان درێژە پێدان بە ڕێگای پڕ لە شانازیانە یادی هاوڕێیانی کوردانی شوان و سەرجەم یان بەرکردوانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیست ئێران بەرز ڕادەگرین بە درێژە پێدانی ڕێگای پڕ لە شانازیان ئازیزێکی تر لە شاری بۆکان تێکسێکی بۆ ناردوین تێکسەکە تۆزێک توولانیە
بەڵام نووسێتی ئەگەر کورتی کەمەوە نووسێتی کە یادی هاوڕێیانی گوردانی شوان بەرز و بەڕێز بێت، یادی هاوڕێیانی گوردانی ورمێ و گوردانی شوان و باقی هاوڕێیانی ناوڕیزەکانی کۆمەڵە بە درێژە پێدانی ڕێگایان تا گەیشتن بە ئامانج و ئاواتەکانیان بەرز ڕادەگرین. سەرجەم هاوڕێیانی گیانبەخکردومان و بنەماڵە ئازیزەکانیان چاوەڕوان بن تاکو و ڕۆژی سەرکەوتن یادیان دەکەین لەبەر بەیانی شادی ئازادی. سپاس بۆ بینەرەمان لە شاری بۆکان. یادی هاوڕێیانی گیانبەخکرد و بەخێر بێت، یادیان هەمیشە لە دڵماندا ڕۆشنە. ئاوایی دانەکەمانگەر ناوچەی کەڵاتەرزان. زۆر سپاس بۆم بینەرانە. سپاسی ئەو بینەرەشەکەین لە ناوچەی کەڵاتەرزان ئیبرازی لوتفی کردووە بۆ بەرنامەکە و دەستی ئێوەش و خۆش بێت. بەرەو دیمەنە دوورەکان، زنجیرە کێوەکانی شاهۆ تەتە و کۆساڵان، بەرەو زنجیرە کێوەکانی شاهۆ تەتە و کۆساڵان و دەشتی شارەزوور دەڕوانم و چاو دەگێڕم. هاتنی نەورۆز و بەهار لەگەڵ هەموو جوانی و سەرزیندویی، لەگەڵ هەموو ئومێد و ئەو ئاواتانەی کە لە ناخی ئێمە دەیبزوێنێ و بیرهێنەرەوەی خەمێکی قوڵە کە ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو کە ناخماندا چرۆ دەکات و هەڵدەداتەوە. خەمی تراژیدی کیمیابارانی شاری هەڵەبجە و گیان لە دەستانی 5,000 مرۆڤی بێتاوان و گیانبەخکردنی 69 پێشمەرگەی کۆمۆنیستی گوردانی شوانی کۆمەڵە. 34 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژانێکی ئاوادا کاتێک سەرما و سەغڵەتی زستان ڕوو لە کۆتایی بوون و سروشت وردە وردە بەرەو دەستپێکردنی ژیانێکی نوێ و بەرەو بەهار هەنگاوی دەنا. دروست لەو کاتانەدا پارێزەرانی ڕەش و تاریکی، دوژمنانی بەهاری ژیان، دەسەڵاتدارانی سیاسی لە ئێران و عێراق لە درێژەی شەڕی کۆنەپەرستانە و دژ بە مرۆڤانەی خۆیان ئەم جارە کوردستانیان کردە مەیدانی ململانێ و پێش بڕکێ لەو شەڕە. لەو ساڵەوە کە بەهارەکەی هەورێکی ڕەشی بەسەردا کێشرا، هەموو ساڵێک کاتی ژیانەوەی سروشت و کاتی هاتنی بەهار ئەم بەسەرهاتە تاڵە لەسەر فکر و زەینی هەمومان بە جۆرێک قورسایی دەکات. جارێکی تر ئەگەر و چۆنیەتی ئەم ڕووداوە نامرۆڤانەیە لە ناوچەکە و هەروەها یاد و بیرەوەریەکانی هاوڕێیانمان لە گوردانی شوان بۆمان زیندوو دەبێتەوە. دیارە تا ئێستا هەوڵدراوە بە شێوە گەلی جۆر بە جۆر یاد و بیرەوەریەکانی هاوڕێیانی گوردانی شوان و سەرجەم هاوڕێیانی گیانبەخکردومان لە ڕیزەکانی کۆمەڵا ڕێز لێ بیگردرێ و زیندوو ڕابیگردرێ. ڕاستەکەی نەک لەبەر خاتری ئەوەی کە بمان هەوێ بەم جۆرە فەرهەنگی گیانبەخکردن پەرە پێ بدرێت، بەڵکو ئەمان هەوێت ئەم ڕاستیە بخەینە بەرچاو کە بە درێژایی مێژوو هەوڵ و تێکۆشان لە پێناو سەلماندنی سەربەرزی و بەختەوەری ئینسان، لە پێناو کۆتایی هێنان بە ئێش و ئازار و عەزیەتێک کە بە کۆمەڵگای بەشەری تەحمیل کراوە تێکەڵ بووە لەگەڵ فیداکاری و لە خۆبەردووی، تەنانەت سەلماندنی سەرەتاییترین مافی ژیان بەبێ زەحمەت و ئێش و ئازار بۆ خەڵک و تێکۆشەرانی ئەم ڕێبازە ممکن نەبووە. هەمووی ئەمانە بەشێکی گیانەکراوە بوون و هەن لە خەبات و تێکۆشانی ئەو ئینسانە شۆڕژگەڕانە کە ئاواتیان ئامانجیان ڕزگاری ئینسانە لەژێر دەستی و کۆیلەتی و کۆتایی هێنان بە تاڵی لە ژیان. هاوڕێیانی گیانبەخکردومان لە گوردانی شوان و هەموو هاوڕێیانی گیانبەخکردومان لە ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێبوارانی ئەم ڕێگا پیرۆزە بوون. ئەوان هەموو ئاشقی ژیانی بەختەوەرانە بۆ گشت ئینسان بوون و گیانیان لە پێناویدا لەدەستدا. بۆیە ڕێزگرتنیان و بەرزنرخاندنی خەبات و تێکۆشانیان، زیندوو ڕاگرتنی بیرەوەرەکانیان کارێکی پێویستە، چۆن ئێستاش ئەو ڕێگایە واتە هەوڵدان بۆ بنیادنانی کۆمەلگایەک کە ئینسان تێیدا سەربەرز و بەختەوەرە هەروە درێژەی هەیە و
تێکۆشەرانی ناو ڕێزەکانی کۆمەڵەش بە پێداگرتن لەسەر سەلماندنی مافەڕەواکانی خەڵکی بێبەش و مەحروم لە کوردستان لەسەر بنەما و ئاسوویەکی ڕادیکاڵ و شۆڕژێرانە لە واقعدا درێژێدەری هەمان ڕێبازن کە هاوڕێیانمان لە گوردانی شوان و باقی هاوڕێیانی گیان بەخکردومان لە ناو ڕیزەکانمان لە ساڵانی ڕابردوودا گیانیان لە پێناویە بەخت کردووە. تراژیدیای گوردانی شوان خەسارێکی قەرەبوو نەکراوە، هەم بۆ کۆمەڵە و هەم بۆ حیزبی کۆمونیستی ئێران و بیرەوەری ئەو ڕۆژە سەخت و پڕ لە ئازارانەیە. بێدەنگیەکی پڕ ئازار و خەماوی بۆ سەر هەموو بنکەکان و ئوردوگاکانی شوێنی مانەوەی پێشمەرگەی کۆمەڵە بە تایبەت ئوردوگای جنوبی کۆمەڵە لە گوندی چنارە شوێنی مانەوەی گوردانی شوان لە وەرزی زستاندا بۆ ماوەیەکی زۆر قورساییەکی وەکو هەورێکی ڕەش شوێنەواری لەسەر ژیانی ڕۆژانەدا نابوو. بێدەنگیەکی تێکەڵاو لەگەڵ فرمێسک و ژان، خۆشەویستی و بیرەوەری، چاوەڕوانی و هومێد و هیوا بە بینین و گێڕانەوەی بیرەوەری و هاوخەمی و هاوڕێتی بنەماڵەی هاوڕێیانی گوردانی شوان کە بۆ ماوەیەکی زۆر نەشکا و هەر درێژەی کێشا. بە بڵاوبوونەوەی هەواڵی گیان بەکردنی هاوڕێیانی گوردانی شوان سنا ئەژنۆی خەمی لە باوەش کرد. هەموو خەڵکی زەحمەتکێشی کوردستان دڵیان پڕبوو لە ئازار و ژان و تۆزی خەم لەسەر ڕوخساریان نیشت بوو. کۆمەڵە نەوەیەکی کۆمونیستی خاراوی مەکتەبی جەسارەت و گیانبازی خۆی، نەوەیەک کە لە لاپەڕەی خەباتی چەکداریدا حەماسەیان خوڵقاند و خەباتکاران و فەرماندەگەلێک کە ئاسە و استراتیژی ئەوان فەرماندەکانی ڕژیمی ئیسلامیان بە چۆک داهێنا و شکستدا لە دەستدا بوو. ئەم خەسارە هێشتاش پاش 34 ساڵ قەرەبوو ناکرێتەوە. گیانبەکردنی هاوڕێیانی گوردانی شوان، شار و گوندەکان، کێ و چۆم و ڕووبارەکانی دەوروبەری سنا، چلچەمە، کوچکەستور و ساد و سەعید، کوچکە ڕەش تەنیامانەوە. خەڵکی گوندەکانی باوەرێز و نایسەر، کۆڵە هەرد و مەزرا، فەرەجە و حەسەناوە، ئارێنان و نەوەڕا، کێڵانە و مەرەبزان، کەرجۆ و گەرماش، ئەوێ هەنگ و هۆیە و بێساران و سوورەزە و قار و قەریان و دەیان گوندی دیکە زۆر یەک لە کۆڵانەکانی شاری سنا کە شوێنی حەوانەوە و مانەوەی گوردانی شوان بوو چاویان فرمێسکی خەمی دەهۆندەوە. ئێمە ناتوانین کار و تێکۆشانی هاوڕێیانی گیانبەکردوو و فیداکاریان بە وردی باس بکەین. ئەمە کارێکی سەخت و تا ڕادەیەکی زۆر ئەستەمە. ئاخر چۆن دەکرێ و دەتوانین باسی ئەم گوردانە و باسی کار و چالاکیەکانیان لە ناوچەی سنە و دەوروبەری بکەین؟ ئاخر چۆن و بەکام زبان لە پەیوەندی قوڵی ئەوان لەگەڵ خەڵکی ناوچەی سنە بدوین؟ چۆن وەسفی پەلامارەکانیان بۆ سەر بنکە و مەقەڕ و پایەگاکانی ڕژیم بکەین کە بوێرانە و ژیرانە دەسەڵاتی ڕژیمیان لەو ناوچەیە بەگاڵتەجار گرت بوو؟ لە هەمووی ئەمانە وڵاتر بەکام وشە بەکام دێڕ باسی مقاومەتیان تا ئاخرین پیشەک لە قەراغ چۆمی سیروان بکەین. بڕاستی ئەمە کارێکی ئەستەم و لانی کەم لە بەرنامەیەکی ئاوادا ئاسان نییە. بەڵام لێرەوە و لە ڕێگای ئەم بەرنامە ڕوو لە هاوڕێیان و بنەماڵەکانیان جارێکی تردوپاتی دەکەینەوە. ئەو ڕێگایی کە ئەوان گرتبوویانە بەر هێشتا درێژەی هەیە. لێرەوە و لەم بەرنامەیەدا ڕێز و خۆشەویستی خۆمان بەم هاوڕێیانە و بنەماڵە خۆڕاگرەکانیان ڕادەگەێنین و دەڵێن ئازیزان، ڕێگاتان پیرۆز و بەردەوامە و ئەمڕۆ لە کوردستان ئاڵای سووری کۆمەڵە، ئەو ئاڵایەی کە ئێوە بەرزان کردەوە سەرەڕای هەر گیر و گرفتێک هەر شەکاوەیە. ڕێبوارانی ڕێگای ئامانجەکانی گوردانی شوان و داکۆکیکارانی کۆمونیزم لە کوردستان هەموو چاواشەکردنەکانی مێژوو هەموو چاواشەکارەکانی مێژوو درۆکان هەڵدەوەشێنەوە و سیاسەتەکانیان لە قاو دەدەن و گوردانی شوان هەر بەو جۆرەی کە بووە بەنەوەی نوێ دەناسێن و هێشتا کەش لە دیفاع لە ئامانجی کۆمۆنیستی گوردانی شوان سینگیان دەکەنە قەڵغانی گولە و گیانی خۆیان بەخت دەکەن و حەماسە دەخڵقێنن. ئاوات و ئامانجەکانی ئێوە بزوتنەوەی حەقوازانەی کرێکاران و زەحمەتکێشانی زیندوو ڕاگرتووە. لە ساڵانی ڕابردوو تا بە پێداگرتن لەسەر ئەو ڕێبازە
گەلێک حرەکەتی گەورەی جەماوەری هێنایە ئاراوە و نیشانیدا ئەم بزوتنەوەی زیندووە و بەلاڕێدا بردننی کارێکی ئاسان نییە. لێرەوە دووپاتی دەکەینەوە کە ئەگەرچی هێشتا زۆرمان ماوە بە ئاوات و ئامانجەکانمان بگەین، بەڵام خەبات و تێکۆشان بۆ کەمکردنی ئاسەواری کۆیلەتی و ژێردەستەبوون لە زۆر شوێن لەم دنیا پان و بەرینە بەردەوام و چیتر دەوری ملکەچبوون و ڕازیبوون بە چارەنووسی ڕەشێک کە خوداوەندانی سەرعەز بۆ ئینسانیان دیاری کردووە هاتووەتە ژێر پرسیار و قوبوڵ ناکرێت. و تاکید دەکەینەوە دەڵێن بەهاری ژیانمان لە ئاسۆدایە. لە ناوتانە ئێوە شێڵگەی گوڵە بەڕۆژەن و منیش کانیەکم لە دڵتانام لەگەڵتانام وەک هاواری پڕ لە پشکۆی بەربای خەمتان لە دەنگتانام چون شەپۆردانەوەی جەستە و ئاڵاکان و دروشمەکانی ناو دەست و تووڕەبوونی سەر و ملتان لە ناوتانام لەگەڵتانام لە تەکتانام لە ناوتانام وەک بولبولێ لە ناو گەڵا و لە قوپۆپی باخچەیەکە لە ناوتانام وەکو هەنگێک لە ناو گوڵە شەسپەڕێکە وەکو وشەی خۆشەویستی لە ناو نامەی دڵڵارێکە لە ناوتانام وەک پەنجەتان لەگەڵ دەست و مەچەکتانە لەگەڵتانام ئێوە گۆمن و منیش بەلەمێکی سپی و لە ناوتانام لە یەک کاتە ژن بن پیاو بن ناوی هەر یەکێکتان ناومە لە یەک کاتە گەنج بن پیر بن چاوی هەر یەکێکتان چاومە لە یەک کاتە. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوی پێشکەشتان کرا کورتەیادێک بوو لە یادی هاوڕێیانی گوردانی شوان. چەند پەیاممان بۆ هاتووە لە شوێنە جۆراوجۆرەکان لە کوردستانی هەم باشوور هەم لە ڕۆژهەڵات هەم لە دەرەوەی وڵاتیش کۆکەرەوەی باسەکان بەهۆی کەبوونی کات پەیامەکان بەرزیان ڕاگەتووە یادی گوردانی شوان و بەڵێنی درێژە پێدانی ڕێگای پڕ لە شانازیان ئەمە کۆکراوەی پەیامەکانە. لێرەوە سپاس بۆ دانە بەدانێ و پەیامانە ئێمە بە دڵنیاییەوە داوای لێبوردنتان لێ یەکەین کە نەمانتوانی لەبەر هەبوونی کات حتمما ئەگەر کات مابێت بەدەستەوە لە ئاخری بەرنامەکە بە دڵنیا دانەدانی پەیامەکان وە خۆی ئەخوێنینەوە. زۆر سپاس بۆ پەیامەکان. تەوەرێکی دیکەی ئەم بەرنامە باسکردن لەسەر مۆڵەتنامەیەکە کە کۆماری ئیسلامی بڵاوی کردوەتەوە بۆ ئیجازەگرتن بۆ بەڕێو پێشوونی نەورۆز و ساڵی نوێی هەتاوی. ئاگادارن وەکو سنەتێک لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان ساڵانە بەرەو نەورۆزەچن و شادیەکەن و هەڵپەڕکێیەکەن و ئەمە تایبەت بە کوردستان نییە، ساڵی نوێ لە هەموو دنیا ئەمەیە و کەسیش مۆڵەت لە هیچ لایەن و دەسەڵاتێک وەرناگرێت. کۆماری ئیسلامی ئەم ساڵ مۆڵەتنامەی بڵاو کردوەتەوە وە دایناوە وەک مەرج کە ئەو کەسانەی کە بەرەو پێشی نەورۆزەچن یا ئەیانەوێ ئەو مەراسمە بە کۆمەڵ بگرن ئەبێ ئەم مۆڵەتنامەیان هەبێت. لەم مۆڵەتنامەیە چەندانە شەرت و مەرجیشی هاتیا قەید کراوە. یەکێکیان لەوانە ئەگەر بمەوێت دانەدانە نێپڕێنم یا کۆی کەمەوە ئەوەیە کە ڕێگرتن لە دەستێوەردانی حیزبە نەتەوەی و دژە شۆڕشەکانیانی ئەوان دەخاڵەتیان نەبێت لە ناو ئەو مەراسمانەیە. بەکارنەهێنانی هێمای حیزبی و نەتەوەی وەک ئاڵا گوڵی سوور جامانە وەشتی لەو شێوە کە نیشان بدا ئەمە سەر بەلایەنێکی سیاسیە یا هێمایەکی نەتەوەیە. ڕێگرتن لە بڵاوبوونەوەی سرودی حیماسی تایبەت بە حیزبەکان ئەمە لەناو مۆڵەتنامەکانی سەر بە سپای پاسداران و یادام و دەستگای ڕژیمە هاتووە کە وەک شەرت بۆ بەرەو پێشوونی نەورۆز و ساڵی نوێ. ڕێگریکردن لە هەڵپەڕکێ و ڕەشبەڵەک هەڵپەڕکێ و ڕەشبەڵەک سنەتێکی ناو کۆمەلگای کوردەواریە و لە کاتی شادیە هەمیشە ئەمان یەکێک لە مەرجەکانیانەوەیە کە بەربگرن بەو هەڵپەڕکێ. بەکارهێنانی هێماکانی ڕژیم
واتە ئەگەر خەڵک ئەیانەوێ بچن نەورۆز بگرن حتمما ئاڵایەکی بە کۆماری ئیسلامیان بەدەست بێ و یا ئەو هێمانی کە تایبەت بە دەسەڵاتە هەرحاڵ ئەمە مەرجانەیە کە لەناو ئەو مۆڵەتنامەیە بڵاو بێتەوە. ئێمە بۆ وردەکاری زیاتر یا بۆ باسکردن لەسەرەمە داوامان لە هاوڕێ حەسەنی ڕەحمەتخەنا ئەندامی کۆمیتێ ناوەندی کردووە کە لەگەڵمان بێت. هاوڕێ حەسەن سپاس دوبارە قبوڵی زەحمەتت فەرموو مەمنون کە لەم بەرنامە بەشداری زۆر سپاس کاکا کوژیان مسڵاوڕێزم هەیە بۆ بینەرانی ئەو بەرنامەیە و لە خزمەتانە. ئاگادار بوویت لە فۆرمەکە و مۆڵەتنامەکە و منیش تا حدێک باسم لێ کرد ئەمە بۆچی ئاوایە کاک حەسەن؟ من لام وایە ئەوە بە هەلومەرجی ئێستەی کوردستان و ئێران دەگەڕێتەوە. ئەویش ئەوەیە کە جمهوری ئیسلامی لەگەڵ قەیرانێکی گەورە بەرەو ڕووە، چ قەیرانی ئابووری، چ قەیرانی سیاسی، چ قەیرانی کۆمەڵایەتی، و ئەوە دەوێت لەو تەریقەوە بەتایبەت لە کوردستانە کە ئەوە ئەترافە بە شکست، ئەترافە بە بوونی ئەحزابێکە لە ناو کۆمەلگای کوردستانە جێگە و پێگەیان هەیە، ئەترافە بەوەی کە هێماکانی جمهوری ئیسلامی لەو بۆنە و مەراسمانەدا لەلایەن خەڵکەوە بەدەستەوە ناگیرێ، بەڵکو هێمای لایەنە سیاسیەکان بەدەستەوە دەگیرێ. ئەوە نیشانی دەدات کە جمهوری ئیسلامی جێگە و پێگەیەکی لە ناو خەڵکی کوردستاندا نییە. لە لایەکی دیکەیشەوە خەڵکی کوردستان لە شادی و خۆشیە نیشانی دەدەن کە دژی ڕەشپۆشین، دژی ئەو سیاست و هەڵوێستانن کە جمهوری ئیسلامی تا ئێستا بوویەتی لە عەلەیهیان دێنە دەرەوە، شاییەکەن، خۆشیەکەن، ئەچنە ناو تەبیعەت، و ئەوانە هەمووی جمهوری ئیسلامی پی بێتاقەت دەبێ، پی خەڵسە بێت، و بەو شێوەیە ویستویەتی لە واقعدا دژایەتی خۆی لەگەڵ شادی و خۆشی خەڵک نیشاندا. ئێوە دەزانن کە نەورۆز تەنیا ئەمرێکی کوردستانی نییە یا خەڵکی کوردستان نییە کە مەراسمی نەورۆزەگرن، بخۆیان پێ دەڵێن ڕۆژێکی ملی، تاریخی بۆ دێننەوە، ئوستورەی بۆ دروست دەکەن، ناسیۆنالیزمی ئێرانی ئەو هەموو پێیدا هەڵدەڵێ. بەڵام لە 32 ئوستانی ئێران لە یەک دانە ئوستانیدا قەرار سادرەکەن. ئەوە نیشانەی چییە؟ ئەوە نیشانەی ئەوەیە کە لەم ئوستانەدا جمهوری ئیسلامی دێگە و پێگەی نییە، یا لەو چەندانە ئوستانە کە خەڵکی کوردی تێدایە، و جمهوری ئیسلامی وحشەتی هەیە لەو مەراسمانە، ترسی هەیە لەوەی کە خەڵک لەو ڕۆژەدا کۆ دەبنەوە، شادیەکەن، خۆشیەکەن، بۆی کنترۆڵ ناکرێت. و هەموو ساڵێکیش لەم ساڵانەی ئەخیرا بەتایبەت ئەوە بووە، و جمهوری ئیسلامی بەڕاستی نگەرانە لەو مەراسمانە، نگەرانە لەوەیدا کە بە خەڵکی کوردستان بە سرودی شۆڕەژگێڕانە، بە شایی و بە خۆشی نیشانی دەدەن کە جمهوری ئیسلامی جێگە و پێگەیەکی لە کوردستانە نییە. و ئەوەیە کە جمهوری ئیسلامی قەڵس کردووە، و ئەو مەجموعە شەرتانەی کە ئێوە باستان کرد لە قسەکانتانە ئەوانەی داناوە و داوای کردووە کە خەڵک ئەگەر دانەوێ مەراسم بگرن، ئەو شەرتانەی کە جمهوری ئیسلامی وەسپای پاسداران دایناوە بەڕێوەی برن. ئەوە نوکتەیەک. نوکتەیەکی تر بە باوەڕی من ئەوەیە کە جمهوری ئیسلامی دەیەوێت بەو شکڵە و بەدەستێوەردان لە نەورۆز کولەن ئەو خەباتەی کە خەباتی مەدەنی پێ دەڵێن لە کوردستانە بهێنێتە ژێر کنترۆڵی خۆی. مثلەن هەر ئەو ڕۆژانە لە شاری سنە کە ئەمە لە بەرنامەی دوێنێ تەلەڤیزیۆنی کۆمەڵەیشە هەر باسمان لێ کرد، خەیاڵ تەحتی عنوانی دژایەتی کردن لەگەڵ چەکی سارد دەیانەوێت ئەو مبارزە عادڵانەیەی کە لە دژی چەکی سارد، لە دژی چەکی گەرم، لە دژی جمهوری ئیسلامی، لە دژی باندەکانی سپای پاسداران و ئیتلاعات و بەسیج و هەمووی ئەو تاوانبارانە هەیە، ئەوەش بێنێتە ژێر ڕچێکی خۆی، بخاتە ئەو چوارچێوەیەوە کە مەبەستی سپای پاسدارانە. بۆ یەکانێ ئەمە لە ڕاستیدا دەستێوەردانە لە ئوموراتێکی ڕۆژانە کە هەیە، لە خەباتێکی مەدەنی بەرەو گەشەکە هەیە. لە گزارشەکانی خۆتانە باشتان کرد کە مثلەن 8 مارسەکانی ئەم ساڵ بە نسبەتی ساڵانی پێشوو چەندێ گەرم و گورتر گیراوە. پێشتر مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵەمان بوو، دڵنیام چوارشەمە سووری زۆر گەرم و گوڕ دەبێ ئەم ساڵەکە. نەورۆزەکانی ئەو ساڵ هەر لە داخی جمهوری ئیسلامی گەرم و گورتر دەبێت. جمهوری ئیسلامی دەوێت دەست بخاتە ئەو خەباتە مەدەنیە، دەیەوێت خۆی بکا بە خاوەنی، دەیەوێت بیخاتە قاڵبێکی قانونی لە سوورەتێکە خەباتی مەدەنی قانون شکێنە، دژ بەو قانون و یاساینەیە کە دیکتارۆکان و دەوڵەتەکان دایدەنێن.
نابێ گوێشتکەن بۆ ئەو دیکتاتۆرانە و باوەڕی من ئەو هۆکارەش یەکێک لەو ئەهدافانەیە کە جمهوری ئیسلامی لەم کارەی خۆی هەیەی. دەبێت چ بکرێن خەڵک پێش چەندین شوێن بەتایبەت لە ئێستا ناوی مەنتەقەکەم لەبێت چۆتە دەوروبەری مەریوان نەورۆزیان گرت جێژنیان گرت ڕەشپەڵێکیشیان گرت لە هەر حاڵ بەرین گرتیان بە بڕوای تۆ بۆ دژایەتیکردن لەگەڵ ئەمە خەڵکی کوردستان دەبێت چ بکەن؟ بە باوەڕی من ئەوەی کە جمهوری ئیسلامی وتوێتی مەیکەن دەبێ بکرێ و ئەوەی کە وتوێتی بیکەن دەبێ نەکرێ. هەمووی هێماکانی جمهوری ئیسلامی لەم ڕۆژەدا دەبێت لەلایەن خەڵکی کوردستانەوە قەدەغە بێ. ئەخە قابلە شادی و خۆشی بکەیت و ئەکسی خومەینی و خامنەی بەری، ئەکسی جەلادی مناڵەکانت بەریتە ناو ئەو مەراسمانەوە، قابلە لەوێدا ڕەشپۆش بی، دەبێت قورئان بەری، دەبێت دەنگ و ڕەوزە و مزگەوتەکان و ئەوانە بەریتە ئەو مەراسمانەوە. جاوە کوا لەگەڵ سنەتی مبارزاتی خەڵکی کوردستان دێتەوە. دەبێت ئەکسی پاسدارەکان و جنایەتکارەکان و قاتڵەکانی منداڵانی ئەو خەڵکە بەریتە ناو ئەو مەراسم. جاوە هەر مزگەوتە ئەوە خۆیان ئەوەیان هەیە چ پێویستە کاوە بکەیت. بۆیە ئەوانەی کە جمهوری ئیسلامی وتوێتی مەیکەن دەبێ بیکەن. ئەس جملە ئەوەی کە پێویست ناکا هیچ کەسێک کچێ ئیجازەیان لێ بگرێ. جمهوری ئیسلامی دەزانێ ئیجازەیان لێ ناگرن، دەزانێ لە بەرامبەر چەند ملیۆن خەڵکا کە لەو ڕۆژەدا کۆ دەبێتەوە هیچی بۆ ناکرێ، بەڵام دەبێ بیخاتە ئەو قاڵبەوە کە سوپای پاسداران گەڕێکێتی. ئەوە مطلقاً دەبێت نەکرێ و پێم وابێ خەڵکی کوردستان و تێکۆشەرانی بەڕێوەبردننی ئەو مەراسمی شادی و خۆشیانە ئەوە ناکەن، بە دڵنیایی ئەوە ناکەن. ئەواملی جمهوری ئیسلامی حەولە دەن، بەڵام دەبێت جوابیان نەدەنەوە. سنەتەکانی ساڵانی پێشوو ئەوەمان پێ دەڵێ. ئەوە یەک دەڵێ ڕەشبەڵەک مەکەن. ئەس قەزا ئەو ساڵ لە هەموو ساڵێک زیاتر ڕەشبەڵەکەن، کوڕ و کچ بەیەکەوە دەست بگرن، هەڵپەڕن، شادی بکەن، خۆشی بکەن. ئەوەی کە جمهوری ئیسلامی پێی ناخۆشە ئەوان بیکەن. دەڵێ هێمای حیزبە سیاسیەکان مێنن، تەواوی مەراسمەکان پڕکەن لە گوڵی سوور بە دەسرۆکەی سوور، بەوەی هەر کەسێک خۆی پێی خۆشە. هەمووی ئەوانە بێنن لەو مەراسمانەدا، خەڵک ئەوانە بەردەستیەوە بگرێ، چۆپی پێ بگرن، پێ هەڵپەڕن و ئەگەر جاران مەسەلەن لە چەندانە ناوەند کۆ دەبوونەوە با لە 15 ناوەندی زیاتر هەر لە ورمێەوە هەتاکوونێ ئیلام و شوێنەکانی دیکە لە هەموو شار و شارۆچکەکان ئەو مەراسمانە بگرن. ئێوارە بێنەوە ماڵۆ لە گەڕەکەکانە ئاور بکەنەوە، شایی بکەن، خۆشی بکەن، لە دەوری کۆ ببنەوە. یعنی ئەوانەی کە جمهوری ئیسلامی وتێتی مەیکەن دەبێ بیکەن. ئەوە جوابێکی لە واقعدا دیانشپێنە بە ئیدعاکانی جمهوری ئیسلامی، بە زیندانیانێک کە ڕۆڵەکانی ئەو خەڵکە دەگرێ و زیندانی دەکا، بە دژایەتی کە لەگەڵ شادی و خۆشی ئەو خەڵکە دەیکا و ئەوە ئەو کارانەیە کە دەبێ بیکات. بۆیەکانێ من لام وایە مەراسمەکانی ئەم ساڵ لە داخی جمهوری ئیسلامیش بەو جە و فەزا سیاسیە کە ئێستا هەیە، بەو ناڕەزایەتیە کۆمەڵایەتیە کە ئێستا هەیە، بەو خەباتە بەرینەی کە مامۆستایان معەلیمەکان مەبەستمە کە لەم چەند هەفتە و مانگی ڕابردوانەیە کردویانە، من پێم وابێ مەراسمانێکی زۆر پرشور و شەوقتر لە ساڵانی پێشوو دەگرن و حەقی جوایە ئەوە بکرێت. ئەوە ئەو جوابەیە کە بە جمهوری ئیسلامی دەدرێتەوە و جارێکی دیکە دەبێت نیشانی بدەین کە جمهوری ئیسلامی لە کوردستانە بێگانەیە لەسەر پۆلووی ئاوری ناڕەزایەتی و نفرەتی ئەو خەڵکە. کۆماری ئیسلامی خەریکە حاکمیەتەکە، ئەو حاکمیەتە قابلی قبول نییە. ئەوانەی کە کوڕەکان و کچەکانمان لە شادی و خۆشی منعەکەن ئەوانە دڵسۆزی خەڵکی کوردستان نین، بەڵکو ئەوانە قاتڵی ئازیزەکانمان و خۆشەویستەکانمان. بۆیە من پێم وابێ ئەوەی کە ئەوان وتویانە مەیکەن بیکەن، ئەوەی کە ئەوان وتویانە بیکەن مەیکەن. ئەوە ئەو جوابەیە کە کورت و کرمانجیەکەی بە جمهوری ئیسلامیە. کاک حەسەن دووسێ پەیامان بۆ هاتووە، دوان سیانی ئبرازی لوتفیان کردەوە بە جەناب و بە بەرنامەکە، دانەیەکیان نووسیوێتی کە کۆماری ئیسلامی دژی هەروانەی کە خۆت باست کرد، دژی شادیە، دژی پێشکەوتنە، تەنانەت لە ئەرسەهای وەرزشی و لە ئەرسەهای ئەلمیشە. ئەگەر کەسێک لەم جۆڕافیا ڕۆژ دەکات ئەوان پێی ناڕەحەتن و مانعی بۆ دروستەکەن. نەورۆز و شادی و نوێبوونەوە بەشێکی جیانەکراوە بووە لە بەتایبەتی ئاوای نووسیوەکە لە خەڵکی کوردستان، ئێمە هەمیشە ئەممان جێژن کردووە.
لەکوێی دنیا بۆ بەرەو پێشوونی ساڵی نوێ ئیجازە لە دەسەڵاتەگرن ئەمە لە نیگەرانیەکە کە کۆماری ئیسلامی بەنسبەت موقعیەتی خۆی لە کوردستان هەیەی زۆر ڕاستە ئەو قسەیە دقیقەن وایە جارێ ئەوڵەن بۆ ساڵی نوێ ئەوە لە دەرەوە ساڵی میلادی دەگیرێ یا حتا گونە لە وڵاتانێکی ئوروپاییە کە مەسەلەن کوردی تێدایە ئێرانی تێدایە خەڵکانێکی تایە کە ئەو مەراسمانە دەگرن لە حکوومەتی ئەوێ کە ئەمان پەناهەندێشن لەوێ ئیجازە ناگرن ئێستا لە وڵاتێکا کە خۆت شارۆمەندی ئەو وڵاتەی و ئەو مەراسمانە مربوطە بە وڵاتە هیچێک لەوە سیرتر نییە داوای ئیجازە بکەیت زۆر شوێنەیە مەسەلەن بۆ تەزاورات بە فەرض ئیجازە گیرێ بۆی ئەمنیەتەکەی تەئەمین کرێ بەڵام جمهوری ئیسلامی دەوێت لێرە بەری شادی و خۆشی خەڵک بگرێ بنابەری ئیجازەیەک لە کاردا نییە و ئەوە بۆ یەک تاقیکردنەوەی بۆ جمهوری ئیسلامی بە باوەڕی من لەو تاقیکردنەوەدا جمهوری ئیسلامی شکست دەخوا دڵنیام لەوەی کە خەڵکی کوردستان لە داخلی جمهوری ئیسلامی ئەو ساڵەکە گەرم و گوڕتر لە هەموو کاتێک ئەو مەراسمانە دەگرن تەنیا لە کوردستانیشە لە دەروی کوردستانی ئێوە بزان مەسەلەن چوارشەمە سووریەکان چۆنە بەڵام ئەوەی کە جمهوری ئیسلامی عەرزم کردی لەناو ئەو هەموو ئوستانەدا ئوستانەکانی کوردنشین هەڵدەبژێرێ بۆ ئەوە باسی ئەوە کا هێمای حیزبەکان و چی بەکارمێنن لەلایەکەوە جێگە و پێگەی لایەنە سیاسیەکانە لەلایەکەوە بێزاریەکە کە لە جمهوری ئیسلامی هەیە بۆ یەکانێ من پێما بە هیچ ئیجازەیەک نابێ لە ئارادا بێ و هەر لە ئێستەوە دەبێ بە هەموو کەس بۆ کەسانی کە خەیاڵیان بچن ئیجازە بگرن بڵێن ئێمە لەو مەراسمانی ئێوەدا بەشداری ناکەین ئەو جێگانەی کە مەراسمی تێدا گیراوە دەبێ پرشور و شەوختر لە هەموو ساڵێک مەراسمی تێدا بگیرێ و هیچ ئیجازەیەکیش پێویست ناکە بۆ ئەو مەراسمانە ئەوە شای و خۆشی خەڵک شاییەکەن زەماوەنەکەن ڕۆژانە ئەچن لە ساڵۆنەکانە لە شوێنەکانە چه پێویستەکە ئیجازە لە جمهوری ئیسلامی ئەوەی هیچ لەو شای و خۆشیانەی خەڵکە کە پێویستی بە ئیجازە نییە بەڕێزێک نووسیەتی هەر وەک چۆن هەشتی مارسمان بێ ئیجازە لە هەموو شار و کێوەکانی کوردستان گرت ئاواش نەورۆزەگرین و ئیجازەش لە کەس زۆر ناگرین بەڕێزێکی تر نووسیەتی لە ورە من پەیامەکەیەوە خۆی خوێنمەوە نووسیەتی کۆماری ئیسلامی و دام و دەستگای سوپای پاسداران سەریای لەبرد ئێمە مەراسمی نەورۆزمان خۆمان و وەک خۆمان بەڕێوە بین ئەوەی کۆماری ئیسلامی ئەیەوێت خەمە ئەوەی کۆماری ئیسلامی ئەیەوێت ناڕەحەتی خەڵکە بڵاوکردنەوەی مەوادی مخەدەرە لە ناو کۆمەلگای کوردستان ئەو ئەیەوێت کۆمەلگایەکی مردوو بۆی کە دەسەڵات کا بەسەریەوە ڕابگرێ ئێمە ئەو کۆمەلگایە بە شادی و بە پێکەنین بەرەو زیندووبوونەوەی هەڵینەوە ئەمە کورتکراوە بوو بەڕێزێک لە شاری شنۆ نووسێتی کۆماری ئیسلامی دژی شادیە دژی خۆشی خەڵکی کوردستان و ئێرانە کۆماری ئیسلامی لە کۆبوونەوەی خەڵک دەترسێ هەر بۆیە کۆماری ئیسلامی بەرەو لێژی ڕۆشتووە بەڕێزێک لە شاری سەقەس نووسێتی ئیسلام هەیە لە خزمەت میوانی بەرنامە و خۆتان لە هەموو ژنان و پیاوان و هەڵسوڕاوانی کرێکاری و فعالینی جوڵانەوە کۆمەڵایەتیەکان داوا ئەکەین کە بە هەر گەرایشێکی سیاسی و فکری هەیەە پێشنەهادمان ئەوەیە کە بە ئیتحاد و هاوپشتی فەسڵی بەهار و شکۆفاییەکەی دووبارە بە ڕەخس و هەڵپەرکیە دەست پێ بکەن و لە زمنیشە دیدار لەگەڵ بنەماڵەی گیان بەکردوانی کۆمەڵە و حیزبی کۆمونیست ئێران فەرامۆش مەکەن ئەم بەڕێزە لە شاری سەقزەوە بوو بە ڕێزێک نووسێتی خەڵک لە ئاوایی باینچۆ حەزەکان مراسم اجراکەن بەڵام یەکێک لە شوڕاکان بەناو سەلاح ئەحمەدی مخالفەت دەکات یەکێک لە ئەمە پامێک لە باینچۆ بوو دەبێت جوابی نەدەنەوە با مخالفەت بکە پامێکی تر لە سەقزەوە نووسێتی مردمێ بەرابەری تەلەبێ کوردستان و ایران مردمێ بەرابەری تەلەبێ کوردستان و ایران کۆمەڵەوە حزبی کۆمونیست ایران دەرچوو لە تاریخی مبارزاتیەش دەهای ئینسان را دڕای شادی و خۆشبەختی ئەز دەستادێ هدف ئەن عزیزان ئیجاد خوشبەختی و بەرابەری بەلای ئینسان هەبدەست ئەو بەڕێزە لە شاری سەقزەوە چەندین پەیامان بۆ هاتووە کاکەسان هەمووی دژایەتیەکەن لەگەڵ ئەو بڕیارەی کۆماری ئیسلامی و دەڵێن کە ئێمە مەراسمەکەمانەگرین ئەو بەڕێزەش نووسی بووی کە تعدادێک لە کاربەدەستانی ڕژیم لەوانە یەکێک لە شوڕەکان مخالفەتەکە لەگەڵ بەڕێوەچوونی مەراسمەکە زۆر وازەحە کە دەست و پەیوەندەکانی جمهوری ئیسلامی ئەو کاراکەن بە ناوی شۆرا بێ هەرچی بێ بە مەسلحەتی شخصی بێ لە ترس بێ هەرچی بێ ئەوە خۆی دەزانێت بەڵام ئەو ڕۆژە ڕۆژی شادیە
ئەو چەند ڕۆژە لە نەورۆز و لە چوارشەممە سووریەوە کە دەست پێ دەکات ڕۆژی شادی ئەو خەڵکەیە خەڵکی کوردستان دەبێت نیشانی بدەن هەروەکو عەرزم کردن دژی ڕەشپۆشین دژی ئەو سێبەری دژی ئینسانی جمهوری ئیسلامی لە کوردستانە لەسەر کاڵ و ماڵ و ژیانیان و من هەر لێرەوە هاتنی نەورۆز و ساڵی تازە و بەهار و شادی و خۆشی لەلایەن کۆمەڵەوە لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزباییەکەی و هیواداری ڕۆژهایەکی خۆشیان بێ بچنە دەرەوە شادی بکەن خۆشی بکەن و ئەوە لە واقعدا نەویددان و بەڵێنیدانە بۆ دوا ڕۆژێکی خۆش بۆ دوا ڕۆژێکی شاد بۆ ژیانێکی بە دوور لە هێزی ئەمنیەتی بە دوور لە هێزی سەرکوتکەر بە دوور لە کۆماری ئیسلامی و هیوادارم ئەو مەراسمانە هەرچی شکۆدار و هەرچی شایستەی خەڵکی کوردستان و خەڵکی ئازادی خوازە بەڕێوە بچێت. زۆر سپاس کاک حەسەن هەر چەندین بەڕێزێکی تریش لە نەغەدا لە شنۆب دووبارە لە مەهاباد هەمووی دەستخۆشیان کردووە و دەڵێن دڵنیابن کە ئێمە نەورۆز بە سونەتەکانی پێشوو ساڵەکانی پێشوومان دەگرین ڕەشپەڵەک دەکەین پێ دەکەنین شادی دەکەین. زۆر سپاس کاک حەسەن بۆی بەشداری بەرنامەکە بوویت ئەگەر وتەیەک شتێکت بۆ کۆتایی ماوە لە خزمەتە. ئەسپاس بۆ ئێوە بە هیوای شادی و خۆشی و نەورۆزێکی باش لە جوابدانەوە بەو بڕیارەی سپای پاسداران و سەرکردەکانی جمهوری ئیسلامی کە نیشانی بدەین کوردستان جێگای ئەوان نییە جێگای خەڵکێکی ئازادی خوازە. کاتێکی خۆش ئەندنەوێت دەست خۆش بێ. سپاس بۆ ئێوە. بینەرانی ئازیز بەڕێزێکی تر نووسویەتی لە ئەوایی دانە کەمانگەر مەراسمیان گرتبوو بەڵام دێحیار و شوڕەکان کەنسلیان کرد بۆوانە. بەڕێزێکی تر پەیامی نردووە نووسویەتی داوا ئەکەین لە خەڵکی کوردستان ئەمجار زیاتر لە جاران ئەمجار تەنیا شادی و خۆشی نییە ئەمجار بەرهەڵستکاریشە دژایەتیشە نیشانی بدەن کە کوردستان ملکەت نابێت بە خواستەکانی کۆماری ئیسلامی. ئەم بەڕێزە لە مەهاباتەوە پەیامی نردووە. زۆر سپاس کلیپێک ببینن با من پەیامەکان کۆ بکەمەوە دێمە وڵات. سپاس.
بەڵێ بینەرانی خۆشەویست کلیپێک بوو کە بە بۆنەی بەهار و نەورۆزە و پێشکەشتان کرا بەڵێنماندا بۆ بەو ئازیزانە بە پێیکات چەند پەیامیان بخوێنینەوە بەڕێزێک لە سەڵماس
لە ورمێر لە شاری سەلماس پامێکی نردووە نووسێتی گەرامی بادیا لەو خاترەیە ڕۆپەقای کوردانێ شوان زۆر سپاس بۆ بینەرەمان لە شاری سەلماس. بینەرێکی ترمان لە کاکستاری منسووری لە دەرەوەی وڵات. کاکستار پامێکی بۆ نردوین بە بۆنەی یادی گیانبەخکردنی هاوڕانی گودانی شوان بسێتی یادی ئازیزیان بە درێژەدانی ڕێگا و ئامانجەکانیان بەرز و بەڕێز دەنرخێنین و پێمان نوێ دەکەینەوە کە تا وەدی هاتنی ئامانجەکانیان درێژەدەری ڕێگایان بین. ڕێز دەگرین لە گیانبازی هەموو گیانبەخکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم. بە سپاسەوە ستاری مەسووری. ڕێز و سڵامان بۆ کاکستار. سپاس بۆ پەیامەکەشی. بەڕێزێکی تر نووسێتی لە ئاوایی هەشەمێس نووسێتی سڵاو لە کۆمەڵە کۆماری ئیسلامی ناتوانێت بەر بە شادی خەڵک بگرێت نەمان بۆ دەسەڵاتی مەلاو لە ناوچەی ژاوەرۆی سنا ئاوایی هەشەمێس. سپاس بۆ بینەرەمان. بەڵێ ئازیزان هەروەک ئەو بینەرەمان لە شاری مەهاباد ئیشارەی پێدا وتبووی کە کۆماری ئیسلامی دژی شادی و خۆشیە دژی پێشکەوتن تەنانەت لە بواری عیلمی و لە بواری وەرزشیشدایە. بە هەموو شێوەیەک حەزەکات خەڵکی کوردستان لە خەم و نیگەرانیدا بژین و هەر بۆ یەکە یەکێک لە هۆکارەکان سەرەکیترین هۆکاریش بۆ پەرەپێدانی مادەی هۆشبەر یا مەوادی مخەدەر لە کوردستاندایە. مزگەوتەکان و شوێنە ئاینیەکان پەرەپێدەدا. پشتیوانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە بنیادگەرایی ئیسلامی لە کوردستان دەکا و پەرەپێدەری سەلەفیگەریە. هەر بۆیە بنیادی ئەو دەسەڵاتە مانەوەی ئەو دەسەڵاتە پێبەندە بەو شتانەی کە دژی شادی و پێشکەوتنن لە کوردستان. بۆیە هەموو ئەبزارەکانی بەکارهێنێت لە هەموو ئامرازێک ئیسفادا ئەکات کە خەڵک کۆنە بنەوە پشتیوانی یەکترین نەبن متحد نەبن شاد نەبن بەرەو پێش نەچن. ئەوەی کە خەڵکی کوردستان لە دژ ئەوە ئەبێ بیکات ئەوەیە کە بەرعەکسی حەز و ئارەزوەکانی کۆماری ئیسلامی هەڵسوکەوت بکەن. بینەرێکمان لە سەقز پەیامێکی نرد و داوای کرد لە هەموو خەڵکی کوردستان کە بەبێ ڕەچاوگرتنی گەرایشاتی سیاسی کە بەبێ ڕەچاوگرتنی جیاوازیەکانی فکری لە دەوری یەک کۆ ببنەوە نەورۆزکەنە بەهانەیەک بۆ هاوپشتی زیاتر لەگەڵ یەکترین نەورۆزکەنە بەهانەیەک بۆ شادی و پێکەنین. ئێمەش لەم بەرنامە و لە ڕێگای بەرنامەی ڕاوێژ ئارەزوومانەوەیە شاد بژین خۆش بن ساڵانێکی پڕ لە بەختەوەریتان لەبەردەم بێ تا حەوتوی داهاتوو کە بەرنامەیەکی تایبەت بۆ بەرەو پێشوونی نەورۆزمان دەبێت بژین بە شادی و کامرانی. کات خۆش.